وڵازان خۆشەویستان بابەتێکی گرنگمان هەیە بۆ قوتابیان بۆ دایکان و باوکان خێزانەکان بۆی کە ئاگاداری ڕۆژی ماڵەوە بن بۆی کە هەفتەی ئایندە قوتابیان دەچنە تاقیکردنەوەکانەوە گرنگترین ئامادەسازیەکان چین لە نێو ماڵدا کەشی ماڵدا دایک و باوچ ڕۆڵێکی دەبێت لەوەی کە قوتابی نێڵە سترێسێکی هەبێت کەشێکی ئارامی هەبێت بۆی کە کاریگەری هەبێت لەسەر سەرکەوتنی لە تاقیکردنەوەکاندا و خودی قوتابی خۆی چۆن دەتوانێت سەرکەوتن بەدەستبێنێت گرنگە چی وەلا بنێت احتیمام و گرنگی بە چ شتێکدات و شێوازی کۆششکردنەکانی چۆن چۆنی بێت گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز کاک ئەحمەد خەلیل ئەندازار شارەزای پەروەردەیی. ئەحمەدیان زۆر بەخێر بێخۆ. بەخێر بێخۆ. بەخێر بێخۆ. هەفتەی ئایندە پێم وابێت دەچینە قۆناغی تاقیکردنەوەکانەوە بۆ قوتابی و لە فترەی بانگەشی هەڵبژاردنیشدا بووین بۆ خۆی بانگەشی هەڵبژاردن کاریگەری هەبوو لەسەر قوتابیان لەسەر بیرکردنەوەی قوتابی و تەسیر بخاتە سەر وانەکانی. دەستخۆری بەنای خۆی بەخشندەوە میهرەبان پێشەکی سواس بۆ میوانداریەکەتان. ئەگەر پێشەکیەک ئارسکەم پێش وەڵامدانی پرسیارێکی جەنابتان ئینسان لە هەر قۆناغێکی ژیانە بە جۆرێک لە مەسئولیات و بەرپرسیارەتیات تێپەڕێ هەر لە سەرەتای منداڵیەوە تا ئەو ڕۆژەی وفاتەکە لە قۆناغەکانی گەنجیا جۆرێک لە مەسئولیاتی هەیە لە قۆناغەکانی دوای هەرزەکاری پاشان دوای زەواجکردن پاشان هەبوونی منداڵ کۆمەڵێک لە بەرپرسیارەتیات تێپەڕێ. ئینسانی عاقڵ و ژیرە و ئینسانەیە کە بەرپرسیارەتەکەی خۆی بە مەزبوطی و بە باشی بەجێ بگەێنێ. بەرپرسیارەتی خوێندکار لەم قۆناغەیە جێبەجێکردن و تێپەڕاندنی وانەکانی قۆناغی خوێندنیەتی تر سەرەتایی بێ یاخود ناوەندی بێ یاخود ئامادەی بەسەرکەوتوی بە باشی. بچمە لای وەڵامەکەی لای پرسیارەکەی جەنابتان بەڵێ بێگومان هەر وڵاتێک هەر ناوچەیەک بە چ ڕووداوێکە بە چ قۆناغا تێپەڕێت تەسیر لەسەر هەموو سێکتەرەکانی ئەو ناوچەیە تێپەڕێن کاریگەری جێهێڵێ و بە تایبەت ئەگەر سێکتەرەکە سێکتەری پەروەردەیی بێ بۆ منداڵ و بۆ نەوجوان. بەڵێ بێگومان ئەم مودەیە کە ماوەی ڕابردوو مانگێک بۆ 40 ڕۆژێک هەرێمی کوردستان بە تایبەت و کۆی گشتی عێراقیش بە حملەی انتخابات بانگەشی هەڵبژاردنە تێپەڕی بەڵێ تەسیر لەسەر خوێندکار جێهێڵێ. بەڵام ئافرین بۆ ئەو خوێندکاری کە ناهێڵێت ئەم ڕووداوانە کاریگەری لەسر سعیکردن و کۆششکردنەکەی جێبهێڵێ و بە باشی و بە مەزبوطی کاتەکانی خۆی تەوزیعەکات بەسەر کاتەکانی ڕۆژەکەی خۆی تەوزیعەکات بەسەر ئەو شێوازانی کە خۆی بۆ خۆی گونجاوە بۆ هەر خوێندکارێک کە بتوانێت باشترین کۆششی تیا بکات. کاک ئەحمەد ساڵانی پێشوو قوتابی لە بایکۆتا بوو ئەبێ بڵین ئەم ساڵ جیاوازیەکی هەیە لە ساڵانی پێشووتر تۆزێک پرۆسەکە باشتر بەڕێوەچێەوە دام ئاسایی بۆتەوە جامە ڕەنگە بۆ خوێندکار قورسریش بێ خۆ ئامادەکردن و پلاندانان بۆ خوێندکار تا چنێک گرنگە بۆی کە ئەم قۆناغا بە سەرکەوتوی تێپەڕێن. ساڵانی ڕابردوو بەهۆی ئەوەی کە لە سەرەتای خوێندنەوە بەشێک مامۆستایان بایکۆتی وانەکانیان کە بایکۆتی خوێنیانە کرد بەشێک لەوانەکان تەرکەکران یاخود لە سەرەتاوە هەردەوامیش زۆر ئاسایینە دەوام ئاسایینە بەم جۆرە وانەکان کەم داغڵ بوو و خوێندکار دەتوانێت کۆنتترۆلی بکات. بەڵام لە سەرەتای ئەم ساڵۆکە دەوام لە کاتی خۆیان دەستی پێکرد و بە شێوەیەکی مەزبوط و تەنزیم دەستی پێکرد بۆیە ئەمە بێتە نەک بارگرانی بەڵام کەمێک زەحمەترە لە ساڵانی ڕابردوو بۆی خوێندکار ئەبێ خۆ ئامادەکردنەکەی باشتر بێ و ئەو شێوازی سعیکردن و کۆششکردنەوەی کە دایێت لە جاران مەزبوطتر و باشتر بێ بۆ جۆری کە کاتێکی زیاتر تەرخانکە بۆ کۆششکردن کاتێکی کەمتر دابنێ بۆ سوۆشیال میدیا و بۆ پەرتکارەکان ئەکرێت سوۆشیال میدیا بێ ئەکرێت چونە دەرەوەکان بێ ئەکرێت هەر هۆکارێکی تری دەرەکی بێ کەوا بکە خوێندکارەکە ئەتوانی بەس پلانێکمان بۆ بکەیت کە خوێندکار چۆن پلانێک دابنێ بۆ خۆی. من زۆر دیراسی و بابەتم کردووە چ پلانێک بۆ خوێندکار باشە بۆ کۆششکردن. تامان لەبەرەوە ئێمە ئاستی جیازمان لە خوێندکار هەیە و ئاستی جیازمان لە تێگەیشتن هەیە پلانێک نییە بە تایبەتیکەین تەرخانێکین بۆ ئاستێک چکە هەر خوێندکارێک جۆرێک بۆی گونجاوە من لەوانەیە بۆ جۆرە گونجاوی بم 2 کاتژمێر کۆشش بکەم پاشان چارەکێک 15 خولەک پشوبم بۆ خوێندکارێکی لەوانەیە دوای نیو ساعت سعیکردن دوای نیو کاتژمێر ماندوو بێ بۆیە شێوازێکی تایبەتمان نییە ئەکرێ بڵێن مەتاتیە فلێکسەبڵە بۆ جۆری کە بۆ هەر خوێندکارێک چۆن گونجاو بەڵام بەم جۆرە ئەکرێت بۆ ئەو کاتانی کە تاقیکردنەوەیە کاتەکانی تری خوێندن واتە ئەو کاتانی کە دەوام ئاساییە ئەمە فلێکسەبڵە بەڵام بۆ کاتانی کە تاقیکردنەوەیە لە 5 کاتژمێر یاخود لە 6 کاتژمێر کەمتر نەبێ باشترە واتە لە ڕۆژەکەیە 5 بۆ 6 کاتژمێر سعی بکە بە چ جۆرێک بۆ جۆرەی کە ئەمە زۆرینەی ئەوانی کە شارەزای پەروەردەی لەسەر ئەمە کۆکن کاتژمێرێک کۆششکردن 5 خولەک پشودان کاتژمێرێک کۆششکردن پاشان 5 خولەک واتە بەم جۆرە
خوێندکارەکە ئەتوانێت ئەوەی کە کۆشتی تیاکە باشتر دەرخیکە باشتر لە مێشکە جێگیری بێت. ئەم جۆرە زۆرینەی شارەزانی پەروەردەی لەسەری کۆکن کە بەم ستایل و بەم جۆر لە کۆششکردن باشتر وانەکە دەرخەبێ لای خوێندکارەکە. ئەوەش گرنگە کە قوتابی درک بە توانای خۆی بکە بزانێت شێوازی کۆششکردن بۆ ئەو گونجاویانی هەیە لەوانەیە مێشکی زۆر باش شتەکانوان نەگرێت و کەمیش سعی بکات و کۆش بکە بۆیە گرنگە بزانێت خۆی زانێت ینی چەند ساڵێک زانێت لەوەی کرد ڕاستە خۆی پێش هەر کەسێک پێویستە خۆی بناسی و قسەکە جەنابتان من بیرمە خۆم لە قۆناغی 12 بە نیوەی برادێک یانی نیو هێندەی برادێکم کۆششمە کرد بەڵام دەرەجەکەشم عفوان برادێکم بە نیو هێندەی من کۆشتێکە دەرەجەکش لە من بەرزتر بوو ئەمانە ئەوە نییە نەقسەکە لە منیان نەقسەکە لەوە وە قسەکەی جەنابتان بالفعل ئەبێ هەر کەس شێوازی خۆی بزانێ بۆ منە من بەو جۆرە وانەکە لە مێشکمان سابتە بێ و دەرخەبێ کە بەیانیان سایکەم بۆ نمونە کەواتە من خۆمە ناسم بەیانیان سایەکەم بەیانیان ساعت هەشتی بەو مەرجەی زوو بخەوم بەڵێ بگومان کەسێکی تر خۆی باشتر ناسێ پێی وایەت لە دوانی وەڕوانە لە ئەسانە دەرسەکە باشتر سەیفەکە کاتە بە ئەسران سای بکە کەواتە وەکوتم شێوازێکمان نییە سابتیکەین و بیچەسپین بەسەر هەر خوێندکارێکە کە بەم جۆرە سای بکە ئەگەر وا بکەین زیانی هەیە بۆ خوێندکارە زۆر جار دایک و باوک بە حکمیەوەی کە کەم شارەزان لە بابەتی پەروەردەی مناڵە بەتایبەت پەروەردەی خوێندنەکانی یەت تەجربەی خوێندکارێکی تری ناسیاویان تەجربەی خوێندکارێکی تری دراوسەیان خزمیان ئەکات ئەچەسپێنە بەسەر خوێندکارێکی خۆی کەمە زۆر هەڵەیە بەراوردیشی پێکات بێگومان بەراوردی زۆر هەڵەیە بۆ خوێندکارەکەی من وا گونجاو ڕۆژی 5 ساعت سایکە بۆ مێشکی وا گونجێ لە بەم 5 ساعتە نەتیجەکەشی سەر و 95 بۆ نمونە کەواتەمە باشە نەک بڵین لەبەرەوەی فڵان کەس ڕۆژان ئەو نەسایی کرد تۆش ئەو نەساییکە ئەمە هیچ پێوە نییە واتە تەجربەی هیچ کەسێک هیچ خوێندکارێک پێوە نییە بۆ خوێندکارێکی تر لەبەرەوەی طبیعەت و سروشتی هەر مرۆڤێک لە مرۆڤێکی تر جیاوازە. کاک ئەحمەد ئێستا کاتکوژەکان زۆرن بە تایبەتی بۆ خوێندکار ڕەنگە زۆرێک سەرقاڵی تیکتۆک بێ کە لای ئەوان تۆڕێک کۆمەڵایەتی باوە یان جۆرێکی تر لە کات بەسەربردن خۆ مەشغوڵکردن جا بەکارهێنانی سۆشیال میدیا چ مەترسیەک لەسەر کۆششکردنی ئێمە دروستەکە دەکرێت بڵین تەرکیزمان کەمە کاتەوە ما لێکات کە نەتوانین خۆمان ئامادە بکەین بە باشی بۆ تاقیکردنەوەکان لە مستەڵەحێکی پەروەردەیە هەیە پێوتە پەرتکارەکان و گەورەترین پەرتکەر بۆ کاتەکە تەمام پەرتکە مەسان پەرتکەری کاتە گەورەترین پەرتکەر بۆ کاتی خوێندکار موبایلە یان بڵین سۆشیال میدیایە بە هەر جۆرە لە ئامڕازەکانی سۆشیال میدیا کێشەکە ئەوەیە ئێمە زۆر جار بە تایبەت خوێندکار ئەمە زۆر کێشەی لای ئەڵێ ساعتێک سعین کراچم پشوو بم پشودانەکەی بە چییە بە سەرکردنی سۆشیال میدیایە سەرکردنی سۆشیال میدیا من لە توێژینەوەیەکە خوێندمەوە ئەڵێت یەک کاتژمێر کە بە مستەڵەح ئینگلیزیەکە سکرۆڵینگە سکرۆڵکردن ڕۆشتن بەسەر پۆستەکانی چ ئینستاگرام بێ تیکتۆک بێ هێندەی زەربەیەکی چۆن سیارە لە کاتێکە لەسەر 60 یان لەسەر 70 ئەڕوا لە پڕای ئیستۆ بەگرێ ناوچاوی ئەم کەسە یا بە جامی سیارەکە ئەو نەزەرەوە مێشکەکەیێنێ توێژینەوەیەکم خوێندۆ بەم داتایە جا بۆیە خوێندکار ئەگەر لە کاتی خوێندنی ئاساییە موبایل بەکار بێنێ بە هەر حاڵ وتمان ئەمە کاتەکانی بەو جۆرە تەوزیع کردو قەیناکە بەشی موبایلیشی بۆ داناوە بەشی تەلەڤیزۆن و سەرکردنی یاریشی بۆ داناوە بەشی سەیران و چوونە دەرۆ پیاسەشی بۆ داناوە بەڵام بەڕاستی لە کاتی خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکانە ئەبێت بە هەموو جۆرە سەفر بکرێتەوە چونکە ئەو وانەی ئەم خوێندکارە لە مودەی ساعاتێکە لە مودەی 2 ساعتە دەرخیەکە سەیڤیەکە لە مێشکە بە نیو ساعت سۆشیال میدیا زۆر تەسی لەسەر سڕینەوەی ئەم معلوماتانە جێ هەڵە کە لە مێشکیا سەیڤی کردووە بۆیە بە هەموو جۆرێک من هەر کاتێک لەو دۆست و ناسیا و نزیکانە کە پرسیارم لێکن کاک ئەحمەد چی بکەین لە کاتی خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکانەڵم بە هەموو جۆرە قەتعیکە من بیرمە کاتی خۆی کە خۆم لە قۆناغی 12 بووم ئەوەش ناخوا قسەکەش بین نەچێتەوە وەڵا گروپمان هەیە و قسایەکەین و خۆخەڵەتاندنە ئەوە خۆخەڵەتاندنە بڵین بیانوێکی خوێندکارە بۆ ئەو بابەتە گینا ئەو سعی خۆتەیکەیت و بە تەنهاییکە لە ژوورەکەی خۆتە زۆر تەسیری زیاتر و باشتر کە لە گروپێکا و کۆمەڵک برادر بیکەن ناڵێم سعیکردنی بە کۆمەڵ کۆششکردنی بە کۆمەڵ کاریگەری نیە با کاریگەری بڵام ئەکرێت لە کاتی داوامە بکرایە لە قوتابخانە بکرایە ئێمە کاتی خۆی بیرمە لە خوێندنگە ئەمان کرد هەموو لە هەفتەیەکە یەک ڕۆژ هەموو ڕۆژانی دووشەمان کۆ ئەبووینەوە لە قوتابخانەکەی خۆمان پێکەوە پرسیارەکەمان حەل کرد بە تایبەت وانی فیزیا و بیرکاری ئەو پرسیارانی کە فکری بوون کە ئەکرا بۆ نمونە بە گروپات هەر کەسە فکری تەڕەحکە حەلێکین ئەمە بۆ خوێندنگە نۆرماڵە و ئاساییە بەڵام بەڕاستی لە کاتی خۆ ئامادەکردن و کاتی کە خوێندکار لە ماڵەوەیە خۆ سەرقاڵکردن بە هەر
ئامرازێکی پەیوەندی و موبایل بێ کۆمپیوتەر بێ ئایپاد بێ تابلێت بێ بەبیان ئەوی گروپمان هەیە بەبیان ئەوەی کە پێک وەسایەکەین بەڕاستی دەرەنجامی خراپی هەیە و باش نیە. باشە باست لەوە کرد کە لە نێوان ڕێستەکانە کە قوتابی وەرەگرێ بۆ خۆی پێویستەکە سوشال میدیا بەکار نەهێنێ. بەدیلی سوشال میدیا چییە؟ ئەبێ ئەو پشوانی کە وەرەگرن خوێندکار چی بکەن لەو کاتەیە؟ خواردنی میوەیەک ئەکرێ خواردنی میوەیەک لەو ڕێستەیە تەسیری زۆر باش لەسەر ئەو معلوماتانە جێبێڵە کە خوێندکارەکە دەرخی کردووە بەوەی کە معلوماتەکە باشتر سابت بێ. پاشان ئەکرێت دانیشتن لەگەڵ ماڵەوەیە هەر خۆی دانیشتن لەگەڵ کەسوکار و ماڵەوە و قسەی خۆش و مەجلیس جۆرێکە لە جۆرەکانی چارەسەری دەرونی ئەسڵن. بۆیە بەم جۆرە خوێندکار دەرونی ئارامترە بێ ئەو معلوماتانشی کە سەیڤی کردو باشتر ئەمێنێتەوە لە مێشکێ. ڕاستە کاک ئەحمەد سەبارەت بە کەشی خێزان ماڵەوە پێویستە چۆن بگون جێنرێت تا چەند گرنگە دایک و باوک ینی یارمەتی دەربێ بۆی کە بە مێشکێکی ئارامەوە ئەم قوتابی کۆشش ئەنجام بدەن. بەڕاستی فەزلیەوە گەڕێتەوە بۆ کەسی یەکەمی خێزان کە دایک یاخود باوکە یاخود هەر کەسێک کە گەوری ئەو مناڵەیە لەو ماڵەیە ئەوەی کە کەشەکەی بۆ بخورقێنێ لەم ژوورە ئەتوان سعیکە ئەژووری بۆ چاکە لەم ژوورە توان سعیکە ئەمانی بۆ چاکە بە جۆرێک ژوورەکەی بۆ مەزبوط کە کاتەکانی بۆ مەزبوط کە داوت کەم کەرەوە لە مودەیە. یعنی زۆر جار دایک و باوک لێم بیستون ئەڵێ مناڵەکەم خۆی زی دەکە قەی ناکە با بڕین بۆ فلان داوەتەوە هاتەوە سعیەکەیەکە قەی نەبا ئەم ماڵە داوەتکەم خۆی زی دەکە. ئەمانە بەڕاستی منداڵ هەرچەند زیرەک بێ ئەو خوێندکارە هەرچەند زیرەک بێ کە کاتەکانی کاتی کەمی تەرخان کرد بۆ کۆششکردن بەڕاستی ئەمە پێوە نییە بۆ دەرەجە هێنان و بۆ سەرکەوتن. بۆیە بەڕاستی فەزلیم بابەتە بۆ دایک و باوک ئەگەڕێتەوە. ئەمە خاڵێکی تر سەبارەت بۆی کە نەهێڵە منداڵەکە تەسیری ڕووداوەکانی دەروی بەسەرەوە بمێنێت. واتە کەسێک لە فلان شوێنەوە فاتی کرد ئەمڕۆ کەسێک کوژرا ئەمڕۆ لە شاری سلێمانی بینایە گەڕیگەر پێویست ناکە ئەم معلوماتانە دایک و باوک بیهێننەوە لە ماڵەوە مێشکی منداڵەکەی پێپڕکە یا زۆر هەنێک کێشە و گرفتەیە لەسەر سفرەکە حەلیەکەن و باسیەکەن و ئێمە زۆر جار ئاگادار نین بەڵێ زۆر ئاگادانی نازای مناڵ بیل لە چێکاتەوە خوێندکار بیل لە چێکە لەوان لە گەرمی سعیە بیل لەو قسەیە بکات و کە باوکی لەسەر سفرە کردوێتی کە باسیەوەی کردو فلانە ماڵ ئەو کێشەیان هەیە لە فلانە شوێن لە فلانە شار کەسێک بە ڕووداوی هاتوچۆ گیانە دەستداوە. بۆیە بەڕاستی لەم مودەیە ئەرکی دایک و باوک ئەوەیە هیچ ڕووداوێکی دەرەوە ڕووداوە نەرێنیەکان هیچ ڕووداوێکی نەرێنی دەرەوە چ لەسەر سفرە چ لە کاتی دانیشتن نەهێنەوە بۆ ماڵەوە. ئەگەر قەراریش بێ ڕووداوی پێویست و گرنگ و قەزەی گرنگ هەبێ بەبێ ئاگاداربوونی خوێندکارەکە باز بکرێ لە ماڵەوە. بۆ ئەم خوێندکار لە کاتی تەنهاییە چکە لە کاتی تەنهاییە باشترین کاتە بۆی ئینسان بیری بۆ شوێنی تر بڕوە. کاتە تەنهاکان ینی زۆر کەم کەس ئەتوانێت کۆنتترۆلی بیرکردنەوەکانی بکە ئللا بێ خۆی سەرقاڵکە بە شتێکی تایبەتەوە. خوێندکاریش کاتی خۆی سەرقاڵەکە بە خوێندنەوە لەبەرەوەی لای زۆرینەی خوێندکاری ئێمە ئەم خوێندنە بە زۆر پێی ئەکرێیان حەزی پێی نییە بۆیە بە ناچاری مێشکی بی لە شتی ترەکاتەوە. جا ئەگەر ئەم شتانی ترکە مێشکی بیلەکات و بابەتە نێرینەکان من کە ماڵەوە بووی باسەکەن بەڕاستی تەسیری خراپ جێڵە. من لێرەشەوە پێشنیارێکم هەیە بۆ خوێندکار بۆ وانەکانی ئێمە شتێکمانە پێوتێ حەزی دەستکرد یان خۆشەویستی دەستکرد. خۆشەویستی دەستکرد چیە؟ ئەوەیە کە ئێمە حەزمان لەوانەیەک نییە. خوێندکارێکمانەیە حەزی لە کیمیا نییە حەزی لە فیزیان نییە بەڵام ناچارە سعی تیا بکە کۆششی تیا بکە بۆی دەرەجەی تیا بێنێ. ئێمە سیستەمێکمانەیە پێوتی سیستەمی حەزی دەستکردواتە ئۆتۆماتیکیم کەسەوا لە خۆیەکە حەزی بۆ بابەتە هەبێ واتە خۆشەویستی بۆ مابەتە هەبێ. من ئەم فکرێم لە خۆمە تەنفیز کرد بیرمە پۆلی 12 بووم من یەکێکم لەو شخصانی کە هیچ حەزم لە وانی کیمیا نەبوو بەڵام بە زۆر ئاهاتم خۆشەویستێکی دەستکردم لە خۆما دروستە کرد بۆ ئەو وانەیە چکە ناچارم یعنی وانەیە کاتو دەبەردەستم ئەگەر سعیتیانەکەم کۆشیتیانەکەم دەرناچم تایە ئەبێتە هۆکارێکی شکست بووم بۆیە بە ناچاری هاتووم ئەم وانەیەم لە خۆما ئەم حەزم لە خۆما دروست کرد بۆ ئەم وانەیە کە کیمیا وانێکی خۆشەویستە لای من. جا پێویستە خوێندکار ئەم فکرانە تەنفیز کەم فکرانە جێبەجێکە لە خۆیە وانەیەک ئەزانێ باش نیەت یا کاتی پێبە و حەزی خۆی بۆ دروستکە و زیاتر سعیتیا بکە و شێوازەکانی سعیکردن لە وانەیە تاقیب بکاتەوە بە پێوەم سعیتیاکە نەخێر بە دانیشتنانەوە نەخێر کتێبەکە بەدەست بکەم نەخێر کتێبەکە سەر مێزدانێم بەم فکرە جیاوازان تەنفیز کات تا ئەو شێوازی خۆی دۆزێتەوە کەوانەکەی پێ دەرخەکات. باشە لە بابەتی پەروەردە و فێرکردنا ناکرێ ڕۆڵی مامۆستایان بەکەم بگیرێ ئەوان ڕۆڵێکی سەرەکیان هەیە لەم پرۆسەیە جا ئەوان تا چنێک ئەتوانن هاوکاری قوتابی بن لەوەی کە خۆیان ئامادە بکەن و هەندانێکیان بۆ دروستکەن زۆر جار مامۆستامان بینیوتە لە با ترسێنێ ئەم تاقیکردنەوە زۆر قورسە بێت و ویترە خەمی خۆتان بخۆن و دەرناچن و جۆرێک لەم قسانە لە کاتێکا ڕەنگە بتوانێت هەندانێکی باش بۆ خوێندکارە دروستکە کە لە تاقیکردنەوەکە زیاتر کۆشش بکە. ڕاست خۆی ئەو ئەرکی دایک و باوک کە باسمان کرد و داوەکانی دەرەوە نهێنێتە ناو ماڵەوە ئەمە ئەرکی مامۆستاش زۆرجار ئێمە پیای تێپەڕەوین مامۆستامان هەبووە لە کۆی چل خولەکەکەی وانەی پۆلەکە
دەخولێکی دەکان کرد و باسکردن ڕووداوەکانی جیهان ئەم ڕوودا و ئاوای لێ و یا مامۆستاکە بە شرۆڤەکاری سیاسی کە ئەمە زۆر کێشەیە بەڕاستی یعنی ئێمەڵی ئەرکی دایک و باوکە باسی ڕووداوەکانی دەرەوە نەکە کەواتە بێ مەرکەرکی مامۆستاش بێ کارێ بکە کە خوێندکار بالفعل لە ژینگەی خوێندن نابێ هیچ هەواڵێک و ڕووداوێکی دەرەوە کە مامۆستاکە خۆی خوێندیۆتیەوە لە شوێنێک بیستوێتی نەهێنێتەوە ناو قوتابخانەکە بەڕاستی من پیای تێپەڕۆم ینی بەگوێی خۆم بیستومە چای خۆم بینیمە لە پۆلا دانیش و مامۆستا باسی کوشتن و بڕینێکی بۆ کردی مامۆستا باسی ڕووداوی کەوتنە خوارێکی بۆ کردی کەمە کێشەیە بۆ خوێندکار بۆی بەڕاستی ئەرکی مامۆستایە کە یەکەم ژینگەی پۆلەکە بە جۆرێک بڕەخسێنێ خوێندکار حەزی بۆ وانەکە بجوڵێ خوێندکار حەزی بۆ وانەکە هەبێ یعنی ئێمە زۆر جار هەبوو مامۆستا وتومانە مامۆستایە تەمان مەوەستم هیچ ئەوەیەک نییە وتومانە مامۆستای علمەکەی پێیە بەڵام ناتوانە باشی پێمان بگەێنێ کە ئەمە بەشێکە لە کێشەکانی مامۆستا کە هونەری گەیاندن و تەکنیکی گەیاندنی وانەکەی تیا لاوازە کە من هیوادارم هەر مامۆستایەک لەم بابەتەیە زۆر جددی ئیشی لەسەر بکات خاڵێکی تر لەوەی کە مامۆستاکان زۆر جار لە دانانی پرسیارە کە ئەمە کێشەیە بەڕاستی شانازیەکەن بۆی کە ئەو نەخوێندکارمان کەوت ئەو کەمینە دەرچوو کە بەڕاستی ئەمە کێشەیە ئەمە شانازی نییە شانازی ئەوەیە کە تۆ زۆرترین خوێندکارت دەربچێ بە زۆرترین تێگەشتنەوە مامۆستا ئەوە فێری خوێندکارگە کە تێگەشتنەوە گرنگە کە تۆ مەفهومەکە بگات نەک دەرەجە هێنان بۆ ئاستی جیاواز پرسیارەکان داونێت بۆ ئاستی جیاواز بۆی حەزر بکە بەڵێ بالفعل من هەموو خوێندکارەکانی ئەم پۆلە مەرج نییە هەمیان ئاکیویان بەرز بێ بۆیە هەندێکی بەدەست خۆی نییە بۆ جۆر لەوانەکە تێگە کەواتە من بۆ هەموو ئاستەکان پرسیاردانم شانازی نییە بۆم ئەگەر پرسیارم دانا و وتم دوو کەس دەرچن کەواتم مامۆستایەکی سەرکەوتوم ڕاستیە بێ مامۆستایان یعنی من پێشنیارم بۆ زادی پەروەردە هەیە کە کردوشیانە بەڵام پێم وایە بە چڕی و بە باشی ئیش لەسەر بکەن کۆرسی تایبەت بە وتنەوەی وانە بۆ مامۆستایان بکەنەوە چۆنێتی هونەری گەیاندن چۆنێتی گەیاندنی بابەتەکە چۆنێتی ئەوەی کە ژینگەیەکی خوێندنی تەندروست دروستکە ناو پۆلەکانی خوێندنە بێگومان کاک ئەحمەد هیچ تەکنیکێکی هیچ ڕێگایەکێ بۆ بەهێزبوونی تەرکیز بۆ باسمان کرد لەوانەیە کەسێکی پێ درەنگتر شتەکان وەربگرێ بەڵام هیچ ڕێهێنانی هیچ شتێگەیە وردە خۆی وا ڕابێنێت کە زووتر ئەو کۆشی کە کردوێتی وەری بگرێت بەڵێ بێگومان ڕاهێنانی بێزکردنی تەرکیزەیە بەڵام خوێندکار لە مدەی هەفتەی خۆ ئامادەکردن بۆ لە بداتی ساڵ فریا ناکەوێت ئەم ڕاهێنانە بکە بەڵام کۆمەڵێک ڕێگا هەیە کۆمەڵێک تەکنیکێ بۆی بتوانێت تەرکیزی خۆی سەروانەکە بمێنێتەوە کە بەڕاستی دوو گرنگترینیان خەوی ڕێک و خواردنی ڕێکە ینی خەوی ڕێک باشترین تەکنیکە بۆ ئەوی خوێندکار تەرکیز سەروانەکە بمێنێتەوە وانەکە باشتر لە مشکیا سەیف بێت پاشان خواردنی ڕێک ئێمە زۆر جار خوێندکارەکە تێر و پڕدانی خواردو ئێوارەکەی پاشان هاتۆتۆ وڵای مساعیم بۆ ناکرێت تۆ ئێوارە تێر تێدان و خواردووە خواردنێکی زۆر چەورە خواردووە بێگومان تەرکیزە باش نییە بۆی خواردنی ڕێک یان کرد بڵین کەم عفۆنیان بڵین زۆر زوو خواردن خۆ بەڵام کەم بخوە واتە کەمخۆری دایم خۆر بەم جۆرە سیستەمە بۆ خوێندکار زۆر باشە بۆی لژەمێکە معیدەی پڕ نەکات و دواتر بۆ کۆششکردنەکە تەرکیزی لاوازە چکە معیدەی پڕ تەرکیز لاوازەکە معیدەی پڕ بە جۆرێک تەسیل لەسەر خوێندکار جێهێڵێ چکە ئێمە لە ڕووی تەندروستیەوە چەند اختصاصی من هەندەسەیە زۆر بابەتی تەندروستی شارەزانیم بەس ئەوەی کە خوێندومەتەوە معیدە بەشێکی سەرەکی ڕەبتی بە لانی دەرونی بیرکردنەوە هەیە یعنی کەسێک کێشەی لە گەدایە هەبێ ناتوانێت بە ئاسانی بیرکات و بە ئاسانی تەرکیزی لەسەر بابەتەکان دابنێ بۆیە بەڕاستی خەوی ڕێک و خواردنی ڕێک گرنگترین دوو بابەتن بۆ ئەوەی خوێندکار تەرکیزی سەر بابەتەکان بمێت و پاشان سیستەمی یان بڵین چۆنێتی سعیکردنەکە ناکرێت من سعیکردنەکەن لە بەڵکۆنێکاوێ بەرامبەر دەرەوە بم بەرامبەر باخێ بم ئەمە تەرکیزم نایڵێ تەرکیز ئەبات بێگومان تەرکیزە بە پاشان ناکرێت من سعی بکەم لەسەر لاپتۆپەکە لەسەر تابلێتەکە زۆر جار خوێندکار ئەڵێ مەرزەمەکەم یا کتێبەکەم لەسەر کۆمپیوتەرم لەسەر ئەوە سعیکەم بەڕاستی ئێمە هەمووی هۆکارم بۆ لاوازکردنی تەرکیز بەڵام ئەوەی کە تەکنیکەکان چۆنە ئەوە ئەکرێت بۆ مدەیەکی درێژتر بە پلانەوە چۆنێتی تەرکیزیاکردن هەندێک ڕاهێنانی چاو هەیە هەندێک ڕاهێنانی جەستە هەیە هەندێک ڕاهێنانی مێشکەیە زۆر دووبارەکردنەوە بەڵام لەسەر زۆر دووبارەکردن بۆسم بەڕاستی یعنی عمقی سعیکردنی قوڵ عمقی لوتکەی بڵین تێگەیشتن تکرارکردنەوە دووبارەکردنەوە بۆ کۆششکردن ئەمە نەک بۆ قۆناغەکانی سەرەتایی نەک بۆ ئامادەی نەک بۆ زانکۆ بۆ فێربوونی هەر عیلمێک بۆ کۆششکردن لە هەر بابەتێکە بەڕاستی زۆر دووبارەکردنەوە ینی باشترین هۆکارە بۆ تێگەشتن لە بابەتە بۆی لە مشی گرنگتر ئەوەیە کاتێکە قوتابی هەر لە بداهەتی ساڵە پلانی وای هەبێ هەموو سعیەکانی و کۆشەکانی کەڵەکەنەکە لە شەیتیحانە ینی کات دابنێ بۆ کۆشەکانی ینی خۆمان قوتابی زۆر جەوامان لێ هات بێت هەفتەیەک ڕۆژانە کۆششمان نەکرد بێ سێرەی پێمانەوە دیارە لەوسەرەوە اینجا جگە لەوەشی ئەبێتە مای ئەوەی کە سترێسی زیاتر بێت
بەدەل لەوەی کەشتەکانی باش وە نەگرتەوە پەلەپەل سترێسێکی زیاترە بیرەکەتەوە خۆ نایزانێت ڕژبینێک لە دڵیا دروستە بەش بۆ خۆی کاریگەری بێ لەسەر کۆش درستە بەڕاستی ینی کۆششکردنی ڕۆژانە ئەوەی کە لە قوتابخانە ئەیخوێنین بیتەوە ماڵەوە تەنها مدەی ساعاتێک ساعات و نیمێک کۆنتترۆلی ئەو وانەیە بکەیت بالفعل قسەکە جنابیشتان تەواوە لە ڕووی دەرونیەوە زۆر باشتر زاڵی بەسەریا زۆر ورد بەرزترە بۆ شەوی ئیمتیحان وەک لەوەی کە تو شەوی ئیمتیحان کۆمەڵێک بابەت بێتە بەردەستە بالفعل ینی تەلەبێکی زۆر زیرەکیش زۆر IQ بەرز بێت کۆنتترۆل ناکرێت بۆ جۆرش کە بەڕاستی ئەم کێشە لە زانکۆیە هەیە ینی خوێندکاری قوتابخانەکان بە هەر حاڵ تۆ دایک و باوک زاڵە بەسەریا ئەتوانێت ڕۆژانە بە زۆر سعی پێ بکات بەس چی لە تەرەوەی زانکۆوەکەی کە تێناگا فێر نابێ هەمی کۆ کاتەوە بۆ شەوی تاقیکردنەوە و دواتیش نەتیجەکەی بۆ جۆرێ بۆی بەڕاستی ینی کۆششکردنی ڕۆژانە و ئەو خوێندکاری کە یەتەوە ماڵەوە گریبان بەیانیانە یەتەوە ماڵ و پشوێگەیە ئەگەر عسرەکەی وەتەگە خوێندکارەکە ساعت 12 نیۆڕۆ گەشتەوە ماڵەوە ئەگەر عسرەکەی مدەیەک دابنێ ساعاتێک دابنێ بۆ کۆنتترۆلکردنی ئەو چواروانەی ئەو پێنجوانی تەنها لە پۆلا خوێندوێتی بە ساعاتێک کۆنتترۆلەکە شەوی ئیمتیحان کەمتر پێویستی بە هەوڵدان و کۆششە وەک لەو خوێندکاری کە هەمی کۆکردە بۆ شەوی تاقیکردنەوە بەڕاستی ڕێگەیەکی زۆر پێویست و گرنگە بۆی خوێندکار هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەستەییشەوە ئامادە بێ بۆ تاقیکردنەوەکە لە باوەیەک خولەکە وڵام بیتەوە ئەمە بکەمە کۆتا پرسیار شێوازی تاقیکردنەوەکان ئێمە زانین ینی چەند تاقیکردنەوەیەکمان هەیە ڕەنگە هەندێکیان ڕۆژانە بن سادەتر بێ نمرەیەکی زۆری لەسەر نەبێ بەڵام کە دێنە سەر قۆناغەکانی تری تاقیکردنەوە ڕەنگە زیاتر پێویستی بە کۆشش بێجا تا چەندێک گرنگە خوێندکار ئەمەلێک باتەوە و گرنگی ئەم تاقیکردنەوەانە لە بەرچاو بگرێ بۆ سعیکردن بەڵێ بالفعلەوە کێتەوە سەر ئەو قسەی کە باسمان کرد خوێندکار خۆی بناسێ بۆ من خۆمە ناسم ئەگەر سعی فیزیا و کیمیا بە دوایە کا بکەم ماندوومەکە لاواز دەبم بۆ سعیکردن لە زمانەکانە بۆی خوێندکارە بێ خۆی بناسێ بۆی لە کام وانەیە باشە و لە کام وانەیە خراپە بێت تەنزیماتێ بکە بۆ نمونە هەوڵ با کە ئەمە گونجاوترین ڕێگەی بۆ زۆرینەی خەڵک ناڵم بۆ هەمووی بەڵام بۆ زۆرینەی کە زمانێک دابنێ بەتایبەت بە قۆناغی ئامادەی زمانێک دابنێ ئەیمێک دابنێ واتە بۆ بە دوای کوردیە فیزیا بکات بە دوای فیزیایە ڕاستەوخۆ نەچێت کیمیان بیکاری بکە بیکا بە عەربی واتە بەم جۆرە لە کۆی ئەو حەودوانی کە هەیە بۆ نمونە سێ زمانەکە و سێ عیلمەکە بۆ لەگەڵ زیندە وەرزانیشە بەم جۆرە تەوزیعیکە پاشان سەبارەت بۆی کە چەندێک کاتی پێبە ئەمەش دووبارە کێتۆ سەرەوەی هەر کەس خۆی ناسێ من بەو جۆرە خۆمە ناسم ئەتوانم بە 7 ڕۆژ بۆ نمونە فیزیا کۆنتترۆلکەم کەسێکی توان بە 3 ڕۆژ کۆنتترۆلیکە ئەمە کێتۆ سەر کەسەکە خۆی بەڵام دووبارێکەمەوە تەجربەی هیچ کەسێک ئەزمموی هیچ خوێندکارێک فەرز ناکە بەسەر خوێندکارێکی ترە بۆ من بە 3 ڕۆژ زمانی ئینگلیزی کۆنتترۆلەکرێ بۆ خوێندکارێک لەوانەیە بە 2 ڕۆژ کۆنتترۆل کە لە زمانی ئینگلیزیەکەی باشتر و پێشتر تەجربەی ئینگلیزی کردو بێکمان شتێکمان بینێت چ قوتابیانی پۆلی 12 بۆ خۆی ینی زۆر جیاوازتر لە قوتابیانی دیکە لە قۆناغەکانی دیکە لە زانکۆ ینی مستەقبەلیە بێ زۆر بەوردی ئەویان ئەنجام ڕاستە خۆی ئێمە ئەم قۆناغی ئێستامان کە قۆناغی خوێندنە لە قوتابخانەکانە بەڕاستی پۆلی 12 بە زۆر ئاگادار بن چونکە ئەمە بناغەیە کە بۆ ئەوەی ڕێژەی دەرچوونیان بۆ تاقیکردنەوەی بە کەلۆری سابتکەن واتە لە ئێستەوە هەوڵبند بە ئەوەی کە چوونە بە کەلۆریان مسۆگەر بێ بە جۆرێک بەوەی کە بە ئیهمالی سەریوانەکە نەکەن ناڵێن خۆ ئەمە قوتابخانەیە بە کەلۆریەکە گرنگترە قوتابخانە هەرچەند بەی نا پێوە نییە ڕاستە پێوەری کۆتایی نییە بەڵام دوجار تۆ گرنگە بۆ ئەگەر بۆ لای نەفسی خۆشت بێ ئەگەر بۆ وری خۆشت بێ لە قوتابخانەکە نمرێکی باش بێنی بۆی ورەت پێ بێ بڵێ لە بە کەلۆریشە ئەو ناهێن بۆی بەڕاستی لە هەر 11 قۆناغێکی تر گەڕین بۆ قۆناغی 12 زۆر ئەهمیەتی زیاترم تاقیکردنەوەی بەوەی کە ئامادەکاریی باشی بۆ بکەن تا دەرچوونیان بۆ بە کەلۆری مسۆگەر بکەن و جۆرێک لە ورەش بۆ خۆیان زامن بکەن خۆش بێخوا بە ڕێزکار ئەحمەد خالید ئەندازیار وەڕێنمای کاری پەروەردەی خوا بەخێر